بەڵێ بەردام دەبین دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە کۆنفرانسی یەکبوونی دەنگەکان لە سلێمانی بەڕێوە دەچێت. ئەمان گاوە ئامانجی ڕێخست و میوانداریکردنی بۆنەیەکی گرنگە لە شاری سلێمانی کە چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان لە ناوەڕاست و باشوور هەروەها لە ناوچە ئازادکراوەکان دەگرێتەوە. جا ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین بزانین ئامانج لەم کۆنفرانسە چیە، گرنگی ئەم کۆنفرانسە چییە، چۆن دەتوانن سوود لە ئەزمونونەکانی یەکدی وەربگرن کە ئەم بۆنە گرنگە هەبێت و بێتە سەکۆیەک بۆ گفتوگۆکردن، چۆن دەتوانن سوود لە ئەزمموی یەکتر وەربگرن، گفتوگۆکان لەسەر چ بابەتێک دەبێت. ئێمە تەواوی پرسیارەکانمان ئاڕاستی میوانەکەمان شەماڵ ڕەوف ئەندامی دەستی بەڕێوەبردننی کۆنفرانس دەکەین کە ڕاستەخۆ لە ستێدیۆ لامان میوانە. بەخێراتی کاک شەماڵ بەیانیت باش تەندروستی چۆنە؟ باشی هەر باش بی. با سەرتا لەوە دەست بکەین کاک شەماڵ، باسێکمان لە کۆنفرانسەکە بۆ کە بەگشتی و پێمان بڵێ گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدایە. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی. کۆنفرانسەکە بۆ ماوەی دوو ڕۆژ لە شاری سلێمانی بەڕێوەچێ و ئەم کۆنفرانسە لە ژێرناوی یەکبوونی دەنگەکان ئەنجامەدرێ. تەبیعی بۆ کۆکردنەوەی دەنگەکانی کۆمەڵی مەدەنیە لە عێراق و لە کوردستان بەگشتی و لە بوارەکانی ژینگە لە بواری ئازادی ڕادەربڕین، لە بواری هەڵبژاردن و لە بواری ژنان ئێمە ئەم سێکتەرانەمان دیاری کردووە و ئەم سێکتەرانش هەرێکە و چەند پانێڵێکی خۆی هەیە. خەڵکی پسپۆرمان هێناوە لەو بوارانە قسەکە و دواتر ئامادەبوان گفتوگۆی تەواو ئەکرێت لەم بابەتە و دەرهاویشتەی ئەم کۆنفرانسانە وەدا هاتوو ئێمە کاری لەسەرەکەین بۆی بتوانین کلێنەکان لەکوایە، گرفتەکان لەکوایە بۆی چارەسەری بکەین. باش کاک شەماڵ باس لەو ڕێکخراوانە کرد، پێم بڵێ ینی ئەم ڕێکخراوانە چەندێکە خۆیان هەر ئەسڵەن دامەزراون، ینی کە خەریکی کارکردنن و چۆن ئەم گروپە یاخود ئەم تیمەتان دروست کرد کە بتوانن ئەم کۆنفرانسە بەڕێوە بن. لە ئێستایا نزیکە بین و لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئاڵۆزیە لەم لاوە پرۆسی ئاشتی، یعنی پێتان وایە لە ئێستایا ئەم یەکبوونە گرنگە لە هەموو کایەکانەکە جەنابە باسی چوار خاڵەکە، یعنی بەگشتی من باسی بکەین ئەگەر طبعاً لەوە دەست پێکەم لە گرنگی ئەم خاڵە ئەوەیە ئێمە پێمان وایە پەرتەوازەیەکی زۆرە لە نێوان کۆمەڵی مەدەنی لە عێراق و کوردستان و ینی بە شێوەیەکی گشتی و ئەم یەکبوونە گرنگی تەواوی خۆی هەیە و ئێمە پێمان وایە بە یەکبوو نەتوانین ئەو ئامانجانەی هەمیمانە بەباشی بیکەێنین و ئەم یەکبوونە بەهێزترمانەکە و ئەتوانین کاریگەریمان زیاتر بێ. ڕێکخراوەکانیش ڕێکخراوی مەسەلە بۆ گەشە پێدانی مرۆیی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە لە ساڵی 2004ەوە دروست بووە و لەو کاتەوە تا ئێستا لە بەشێکی زۆر لە سێکتەرەکان کاری کردووە و دوای هاتنی داعش یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی گرنگی زۆر بە ئاوارەکان داوە، گرنگی زۆر بە مەسایل مرۆییەکان داوە، گرفتەکانیان چارەسەرکردنیان و دامی دەرونی بۆ ئەوانەی کە بەرکەوتە بوون و ئەوانەی کە تودوتی ژیان بەرامبەر کراوە. ئەم ڕێکخراوە لە بواری ژنان، لە بواری کرێکاران، لە بواری زۆرێک لە سێکتەرەکان کاری کردووە و کۆربەندی کۆمەڵایەتی کوردستان شێکە لەو کۆربەندانەی کە لە ساڵی 2007ەوە دروست بووە و ئەم کۆربەندە کاری کۆکردنەوەی ئەم کۆربەندەش وەکو ڕێکخراوە یا وەکو تۆڕێکە وەکو تۆڕێک وایە و ئەم کۆربەندە لە جیهانە ئێمە کۆربەندی کۆمەڵایەتی جیهانیمان هەیە، دواتر کۆربەندی وڵاتەکانمان هەیە، کۆربەندی کۆمەڵایەتی عێراقمان هەیە دیسان و ئێمە لە ساڵی 2007 گەیشتینە و قەناعەتی کە گرنگە کۆربەندی کۆمەڵایەتی کوردستانیش هەبێت و دامەزێنەرانی ڕێکخراوی مەسەل لە واشتی و ئازادی و کۆمەڵێک لەو ڕێکخراوانە بوون کە پێشتر لەگەڵمانە بوون و ئیشی ئەم کۆربەندەش دیسان دروستکردنی کۆمەڵێک لیجانی گرنگە لە تەواوی ئەو سێکتەرانی کە بوونیان هەیە و گرفتی گەورن بۆ خەڵک و ساڵانەش فعالیاتی گەورەی خۆی هەیە و لەم فعالیاتەیە نمایشی ئەو ڕێکخراوانەی کە لەوێن بۆ نمونە بەشێک لەو ڕێکخراوانەی کە لەوێن نمایشی خۆیانەکەن لەوێ بۆ نمونە ڕێکخراوێک لە بواری جێندەر ئیشەکان نمایشی خۆیەکە ڕێکخراوەڵبادەم بابەتەکە پەیوەندی و هەیە بە ئەزمونەوە جگە لە ڕێکخراوەکانی ناوەڕاست و باشوور و هەرێمی کوردستان و ناوچە ئازادکراوەکانیش هیچ ڕێکخراوێکی نێودەوڵەتی بەشداری دەکات بۆی هیچ نابتوانرێت سوود لە ئەزمونیەوان و ڕایەوان و گفتوگۆکردنی زیاتر بکەن. بەڵێ ئێمە کۆربەندی کۆمەڵایەتی عێراقیش کاتی خۆی کات دامەزرا و کوردستانیش بە پاڵپشتی بۆ منە ڕێکخراوێکی وەک
UPP بووە بە پاڵپشتی مبادرەی عێراقی بووە کە پاڵپشتێکی گرنگە بۆ عێراق و ئێمە پەیوەندی ڕاستەوە خۆمان بە بەردەوامی هەبوو بە کۆڕبەندەکانی ترەوە و بۆ منەزەماتانەی کە هێن و خۆشمان لە ناو مبادرەی عێراقیان کە مبادرەیەکە لە هەموو جیهانە ئەندامی خۆی هەیە و نەک تەنها بۆ فعالیاتی کۆڕبەندەکان بۆ ئەم کۆنفرانسانە دیسان خەڵکێکی زۆر لە دەرەوە دێن کە شارەزای ئەو بوارن کە بۆ داهاتوە توانن سوودیان لێبینین بۆ شانێک کە لە کورسان ئەنجامی دێت. باش کاک شەماڵ چەند میوانتان هەیە؟ یعنی میوانی ناوخۆی ناڵم میوانی دەرەواڵم چەند میوانتان هەیە؟ لە ئێستا من هەر دیسان و باسی ئەوەکەم و ینی هەر خودی ناوچەکەش خۆی لە گۆڕانکاری و لەوەیە کابێ هەموو نەتەوەکانیەک هەڵوێز بن یاخۆت لە ڕێگەی ڕێکخراوە مەدەنیەکانەوە بێ ئەو میوانانە چ کاریگەریەک دروستەکەن لەسەرەوەی کە لە ڕێگەی ڕێکخراوە مەدەنیەکانەوە بتوانرێ یەکدەنگی و یەکخستن و یاخود یەک ڕیزی دروست بکرێن. تەبعاً بەشی زۆری ڕێکخراو ناوخۆیەکان پەیوەندیان بە ڕێکخراوی دەرەوە هەیە لەبەرەوە ئەوان پاڵپشتیەکەن ڕاستەوخۆی ئەمە هەر ڕێکخراوێکی ناوخۆیی هەبێ راپۆرتەکانی ڕاستەوخۆ چێ بۆ ڕێکخراوە نێودەوڵەتەکان سەربارەی بە مەش کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتیمان بانگ کردووە و لەوێن و ئێمە نامانەوێت بۆ نمونە تەنها بابەتەکە لە کوردستانە قەتیز بکەین بۆی دەرنەشکرێت بەعکسەوەمانەوێ ئەوەی کە ئێمە ئامانجەکانمان بگا بە دوورترین شوێن لە چکازین ئێمە ئێستا جیهان زۆر بچووک بووەتەوە لە چاو کاتە بۆمە پێویستان بۆیە کە میوانێکی زۆری بیانیتان هەبێت. بەڵێ تقریبان کەمترە لەو میوانانی کە لە کوردستانەوە هەیمانە بە تایبەت لە شاری سلێمانی کە خۆی باوەش بۆ ئەم چالاکیە گەورەیە کاتەوە ئێمە تقریبان لە ناو ینی هەرێمی کوردستان و عێراق تقریبان زیاد لە 60 کەسمان ینی 60 ڕێکخراومان بان کردووە ئەوانە ڕێکخراوی تایە لەوانە تۆڕی تایە و لەوانە بە دەربێ کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی و شەبەکەی نێودەوڵەتیشمان بان کردو دیسان ئەوانیش هەر لێنن و لەگەڵ ئەمەشە کۆمەڵێک دەستگای تایبەتمەندی حکومیشمان بان کردووە کە معنین بەڵێ بۆ نمونە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکانمان بان کردو کۆمەڵێک فەرمانگەی ترکە بۆ ئەوی ڕاستەوخۆ ئەم مناقەشەیە دروست بێت تا بزانین قسەی ئەوان چییە لەسەر کۆمەڵێک بوارکە هەمانە تا بزانین چەند نزیکین لەیەکەوە و دەرئەنجام پێکەوە توانین کار بکەین چکە ئێمە کۆمەڵی مەدەنی ئەگەر نتوانێت لەگەڵ لایەنی پەیوەندیدارە ڕاستەوخۆ گفتوگۆ بکە و لێدوانی هەبێ و پەیوەندی هەبێ ناتوانێت کێشەکان بەکارێکە بۆی کە متمانە لە نێوان کۆمەڵگاکانە دروست بە کاکشەڵ. بەڵێ ئێمە واخی لە نێمە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵکو و لە نێوان دەسەڵاتە و ئەم پردە پێم وایە دەبێکایی لەسەر بکرێەوە بالفعل ئێستا ئێمە لە وڵاتێکە ژین گرفتی بواری جێندەرمانێ بواری ئافرەتانمانەیە کۆتا تعدیلی یاسای باری کەسێتی لە عێراق تعدیلێکی زۆر خراپە کە ئێمە هەر ئەم منەزەماتانێک کە بوونی هەیە لەگەڵمانە هاوپەیمانێتیەکمان دروست کرد کە ئەو بەهای پەیوانێتی دژ بە ئەو تعدیلە بوو بەڵام بەداخەوە بە فشاری هەندێک هێز ڕاستەوخۆ لە پەرلەمانی قرارکرا و دەنگی لەسەردرا و پێمان وایە لە کوردستانی دیسان ژنان لە بەرامبەر گرفت و هەڕەشەی زۆر گەورەیان کە پێویستە ئەمانە یەک بنوە چۆن بتوانین کاریگەری ئەو یاسایە کەم بکەینەوە چی ئەگەر بە بڕیاری تعدیلکردن بێ یان بە بڕیاری دەرکردنی ینی کۆمەڵێکین بێت لەوە بگەڕێن بابەتی ژینگەیە بەڕاستی وشکە ساڵی و پیسبوونی ژینگە و کارگەکان و فڕێدانی پاشماوەکان بەڕاستی مەساتێکی زۆر گەورەیە لە عێراق بەگشتی و لە کوردستانیش بە تایبەتی بەڕاستی و زایدە نەگەربێنەوە بابەتی هەڵبژاردننی دیساوتمان نزیکین لە هەڵبژاردنەوە و ئەوە وامان لێ کات قسە لەسەرەوە بکەین چۆن خەڵک بەشدارێکی کارای هەبێ لەم هەڵبژاردنە ئەمە تەنها کێشەکان باسەکریا خود حتمان کەسانی پسپۆر باسی ئەم بابەتانەکەن ینی لەگەڵ باسکردنی کێشەکانە دیسان خۆیان دێن کۆمەڵێک چارەسەرخەنە ڕوو و دواتر ئێمە گفتوگۆی کراوەمانە بێ لە نێوان پانێلیستەکان و خۆمانەوە ئەم گفتوگویانە دراویشتەیە بێ. کاک شەماڵ چوار بابەتی گرنگتان هەڵبژاردووە ینی بابەتی ژنانە ژینگەیەوە و گەنجانومانە ینی دانە باسییان بکەین لە ئێستەیە لەگەڵ هەر ڕێکخراوێکی ژنانە کە قساکە یاخود لەگەڵ هەر خانمێکی کە چالاکە کە لە بوارەکەی کارەکات و چالاکە و جێدەسی دیارە گلی هەیە و گازندەی هەیە ئەڵە مافەکانمان جێندەر نازانم ئەوەی کە بەردەوام باسەکرێ چۆن ئەتانوێ ئیش لەسەر ئەم بابەتە بکەن و ئەوانەی کە قسە لەسەر ئەم بابەتاکەن چێن یعنی
کەس دیاری کراوە کە لەسەر بابەتی ژنان قسە بکە؟ بەڵێ ئێمە کەسێکمان بەڕێزێکمان لەگەڵایە لە هاوپەیمانی 1970 کە یەکێک لەوە پەیمانەتی دژ بە تعدیلی یاسای باری کەسێتی عراقی دانراوە. بەڕێزێکی ترمانێ لەسەر تونند و تیژی قساکە، بەڕێزێکی ترمانێ لەسەر ئاماروشتیشتان لە حتمما ئەوان خۆیان پانێڵستەکان خۆیان ئامادەکاری باشیان کردو بۆ ئەم بابەتە، چکە خۆیان کەسێکی کاران لەم بوارەیە و بەڕێزێکی ترمان لایە لەسەر مافی کرێکارانی ژنان لە کوردستان داتایان هەیە ئیشەکەن ئەو تونند و تیژیانە ئەو لەمپەرانە چین بەرامبەر بە بۆ نمونە ئافرەتان لە شوێنی ئیشی کارەکەیانە ڕوبەڕوویانە بێتەوە کە پێمان وایە ئەمە گرفتێکی زۆر گەورەیە فۆکسی نەخراوەتە سەر بە شێوەیەکی عام سێری جێندەر کراوە بۆ نمونە کەمتر سێری ئەوە کراوە بۆ منە کرێکاری ئافرەت لە کوردستان تووشی چی ئەبێ گرفتەکانی چین گرفتی موچەکانیان بۆ نمونە ئێمە لە زۆر شوێنە ئاگدارین لە سۆپەرمارکێتەکان لە مارکێتی ترا بە 200,000 کاژمێر زیاتر ژنان کارەکەن و ئەمە پێمان وایە پێویستە گۆڕانکاری بەسەرا کرێ و فۆکسیشمان خستووەتە سەری بۆی بتوانین ئەمە بە جوانی بگەێنی. زۆر باشە باشە کاک شەماڵ باز دەوا کرێکەوە گەزانین کاتێککە جەنگ ڕۆدات ئەوانەی کە زۆرینن و زۆرترین لە ناو دەچن و باڵین دەکوژن پیاوانن باس دەوە کراوە کە چەند گرفت بۆ ژنانی بۆ خانمان دروست دەبێت لە کاتی جەنگەکاندا کە ئەمان ڕەنگە بێ پیاو بمێنەوە بەتێکی زۆر قورستر بکەوێتە سەرشانیان دیشتان خسۆتە سەر ئەو بابەتانە. ئێمە کاری بەردەواممان لە ڕێکخراوی مەسەلە لە دوای هاتنی داعش و ئەو جەنگە زۆرێک کە ڕوویدا لە ناوچەکە پرۆژەی تایبەتمان هەبووە بۆ ئەم بابەتە بۆ نمونە ینی ئامارمان هەبووە بۆ نمونە ڕێژەی ئاوارەکان چەندن و هاوکاریمان کردوون دامی نەفسیمان کردوون دامی تەندروستیمان کردوون و لەگەڵیان بووین کێشە گرفتەکانیانمان گەیاندووە بووینە پردێک لە نێوان حکوومەت و ئەوانە وەلایەنە پەیوەندیدارەکان و ئەوان کە ئەمە ئێمە بە بەردەوامی لەگەڵیانە بوون بەڕاستی. لێرە دیسان تیشکە خێنە سەرەوەی کە جەنگ چەند کاریگەری لەسەر ژنان هەیە جەنگ چەند کاریگەری لەسەر بۆ نمونە ژینگە هەیە و تەواوی ئەو بابەتانەی کە هەیە بۆ منێکێک لەو بابەتانی کەم پێم وایە ئەگەر عراق ئستقرار بووایە یاسای باری کەسێتی عراقی بەو شێوازە تعتیل نەکرا بەڵام بە حکمی ململانەی سیاسی ململانەی دینی مەذهبی کە لە عێراقا بوونی هەیە تا ئێساش بە بۆنەی جەنگەکانەوە من پێم وایە هەیە بەداخەوە تا ئێساکە ئەوەی شێک لە لەمپەرەکانە کاکەوێتە بەرامبەر بەژن کە ئەگەڕێنەوە بۆ یاسایە کە من پێم وایە تەراجعێکی زۆر خراپە لە بواری ژنان و منداڵانە لە عێراق. باشە کاک شەماڵ هەر لە بابەتی ژنە دەمێ پرسیاری ئەو لێ بکەم تا ئێستا لەم جۆرە کۆنفرانسانەدا یاخود بە گشتی لە کارەکانتانە هەوڵتان داوە ئەو ئافرەتانی کە بۆ نمونە زۆر لە لووتکان لە سەرکەوتندان لەم کۆنفرانسانەدا پیشانیان بدەن یاخود ئەو ئافرەتانی کە لە خوێندندا پلێکی زۆر باش بەدەستدێنن یاخود دەستڕەنگینن یاخود بە تایبەتی ئەوانی کە دایکن مێردەکانی ئەنفال کراوە شەید کراوە لە پێناو خاکی کوردستان و هەرێمی کوردستانە شەید کراون تا ئێستا هەوڵتان داوە لەم کۆنفرانسادا بتوانن ئەو ژنانە بەرز بنرخێنن ئەم پاڵەوانانە پیشان بدەن. طبیعی ئێمە بۆ نمونە لە کۆنفرانسێکی وایە حتمما دەست بۆ هێنانی ئەو ئافرەتانە ئەبێت کە زۆر زیرەگن و کە کاریان کردووە و ئەزمونێکی زۆر باشیان هەیە چ لە کۆمەڵی مەدەنی بۆ نمونە ئێمە کۆمەڵێک مامۆسای زانکۆمانەیە پانێڵیان هەیە لەم کۆنفرانسەیە و ئەمە من پێم وایە ئەتوانین بۆ منە تواناکان زۆر و باشی بگەینین بەڵێ ئێمە پێویستمان بە خەڵکانێکە کە ئاسی تێگەیشتیان بیرکردنەوەیان زۆر باش بێ و بەدڵنیاییەوە کۆمەڵێک ڕێکخراوی تایبەتمەند لەم بوارەیە هەنکارەکەن و ئێمەش کەم تا زۆر ئیشمانتیا کردووە بەڵام مەبەستی سەرێکی ئێمە لەوەیە چۆن کەشێکی ئاشتی دروست بکەین و چۆن کەشێک دروست بکەین هەمووان پێکەوە لەم کوردستانەیە لە عێراقا بژین بێ ئەوەی گرفتمان بۆ دروست بێ و بێەوەی لەم دروست بێ لەبەر کارەکانمان بۆ دەستیشمان بۆ مەلەفی ئافرەت بردووە ڕاستەوخۆ بۆ ئەوەی کە پێمان وایە قەتیسکردنی مافەکانی ئافرەتان وا ئەکا ئاشتی کۆمەڵایەتی تێکەچێەوە باڵانسی دیسان قورسایی هێزی ژنیش ئێمە کەمەکەینەوە لەو بارێکە هەیە. باش کاک شەماڵ بە بینە سەر بابەتێکی تر لە ناو
ئەم کۆنفرانسیاکاویش کەش و هەوایە یەکێک لە بابەتە گرنگەکان کە ئێستا تەواوی جیهان پێوەی ئەناڵێن یعنی کاری لەسەرەکەن ئەم گۆڕانکاریە خێرا و سەریعەی کەش و هەوایە وڵاتی عێراقیش یەکێکە لەو دەوڵاتی لە جیهانە کە خێراترین گۆڕانکاریەکانی کەشوەتە ڕوئە لە کۆنفرانسی دووبەی COP28 ئەم ساڵکە بەڕێوە چوە باز لەوە ئەکرێت کە مەترسی لە 130 گۆی زەوی هەیە کە بە تەواوەتی وشک ببێت هەرێمی کوردستان حتمما بەدەر نییە لەم کێشانەوە جەنابیشتان کە ئەم کۆنفرانساکەن یەکێک لە بابەتەکان بابەتی کەشوهەوە تا چەند گرنگە ئەو کەسانەی کە لەناو ئەم کۆنفرانسیان و لەسەر بابەتی کەشوهەوا قساکەن کەسانی ئەکادیمی بن کەسانی زانستی بن و ئەو ئەنجامە یاخود ئەو ڕێگە چارانی کە ئەی خەنە ڕوو کاری لەسەر بکرانی بەڕاستیە بینی ڕۆژانە ئێمە ئاوەکان وشکە بن بیابان دروست ئەبێ نازانم دار نامێنە سەوزایی نامێن یعنی گرفتە گەورەکە ئێستا لە ئێستا لە جیانە نەک لە هەرێمی کوردستان کەشوهەوا چیتان کردو بووە طبعا ئێمە کۆمەڵێک شەبکاتی ترمان هەیە بە بەردەوامی لەگەڵ مەنظەماتی ترا ئیشەکەین لەسەر ئەم بابەتە گۆڕانی کەشوهەوا و ئێمە خەڵکی پسپۆرمان هێناوەتە سلێمانی قسەی لەسەرەوە کردووە کە 50 ساڵی ئایندە 50 ساڵی زۆر خراپە بێت تەراجۆیەکی زۆر خراپە بێت لە بواری کەشوهەوایە و سلێمانیشی کە لەو شارانەی کە بەر ئەو زەبرە ئەکەوێ و کەشوهەواکەی وەکو 10 ساڵی پێش ئێستا نابێ وردە وردە بەرەو خراپترە بێ و ڕەنگە پلەی گەرمای گەرمتر بێ و ئێمە ئەمەمانە کردووە بەڕاستی و ئێمە خەڵکمان هێناوە بۆ نمونە کەمپینی گۆیژە بپارێزە یەکێکە لەو کەمپینانی کە پسپۆرێکی زۆر باشیان هەیە بەڕێزان لەوێ و لەوێش دیسان پانێڵی خۆیان هەیە و خەڵکی ترمان هێناوە بۆ نمونە بۆ بابەتی نەهێشتنی قڕکەرەکان بەکارنەهێنانی قڕکەرەکان لە بواری کشت و کاڵە کە زیانێکی گەورەی بەر کشت و کاڵەکەوێ و خەڵکی ترمان هێناوە لەسەر دیسان بە بیابان بوون و کەمی ئاوەکان و دیسان خەڵکی پسپۆر و مامۆسایزان کاک شەماڵ ینی جەنابێ زۆر بە جوانی باسی ئەم کۆنفرانساکەی و میوانێکی زۆر باشتان بە پێم قسانی جەنابێ بێ نوێنەری حکوومەت و نوێنەری دەسەڵات نوێنەری ئەوەی کە ئەبێ گوێ لە ئێوە بگرێ لێوە بوونی ئەبێت لەگەڵ بەڵێ ئەمە ئەوانمان بان کردووە بووم لە بواری کۆمەڵی مەدەنیە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکانە و بەشێک لە وانەی کە لە کشت و کاڵ کارەکەن و لە ژینگە کارەکەن و لە ینی ئەو دەستگایانی کە لە بواری ئافرەتان کارەکەن دیسان و ئێمە چیمان کردووە کۆمەڵێک سنتەریشمان دیسەمەوە سنتەری میترۆیکە کە لەوانەی کە لەوێ لەگەڵ ئێمەیە بۆ منە ڕێکخراوی ئازادبوونێکێکە لەگەڵمانە و بەشی زۆری ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی پاو هەیە دیسان هەموو ئەمانە بۆ کۆمان کردوونەتەوە بۆ ئەوەی کە لەم کۆنفرانسە دەرەچین ڕاستە و خۆ هەر ڕێکخراوێک ئێمە کە بۆ نمونە لە کۆنفرانسەکە تەواو بووین هەر ڕێکخراوێک بۆ شێوازێکی تر کا لەسەر میشاکە و ئەو ڕاستپاردانەی کە ئێمە لێی دەرەچین ئەو ڕێژەیە کە ئێمە لەوێ هەمانە هەمووی ڕاستپێن بۆی کا لەسەرم بابەتانە بکە و پێکەوە کاری لەسەرکردن و بەتاکیش دیسان کاری لەسەرەکەی ئەمە چەنەمین کۆنفرانسەکەواتە لە کۆنفرانسەکانی داات و تام ڕاستپاردانە چۆن دەبێت ئەگەر ئەمە ئێمە کۆنفرانسی بەردەواممان هەیە هەرجاری لەسەر بابەتێک ئێمە ئیشەکەین جیاواز زەمانە ئەم جارە ئەم بۆ نمونە ئەم چوار بابەتەمان دیاری کردو کە پێمان وا بۆ گرنگە و ئێمە ڕاستەوخۆ تژنە دروستەکەین بۆ ئەم بابەتێکی لەسەر شەماڵۆک و کۆساروتی ئەم بابەتە گرنگانە هەمووی ئەهوروژێنرێ و لێوە باس دەکرێت ئەمە تەنها وەکو هۆشداری دەدرێتە بەشداربووان و ئەوانی بەشداری کۆنفرانسەکە دەکەن یاخود بڕیار وایە ئەمانە بەکردداری بکرێت نا ئێمە کاری لەسەرەکەین ئێمە هەموو جارێک پێشی هەڵبژاردن ژمارەیەکی زۆر لە دانیشتنمان هەیە سمینارمان هەیە وەرکشۆپمان هەیە وەزایدەن بەشێک لەو ڕێکخراوانەی کە لەگەڵمان ئێستا چاودێری هەڵبژاردنیان هەیە چاودێری هەڵبژاردنەکانەکەن راپۆرتی زۆر گرنگیان هەیە لەسەر هەڵبژاردنەکان لەسەر ئەو گرفتانی کە دروستە بێت لە هەڵبژاردنەکانە دیسان و هەموو ئەمانە ئێمە پێمان وایە بۆ داهاتوو بۆ کۆنفرانسی داهاتوش دیسان و ئێمە مودەیەک ئیش لەسەرەمە کەین دواتر دیسان دانشینەوە ئایا دەرەنجامەکانی چی بوون و چۆن کاری لەسەر کراوە لەمپەرەکانی بەردەم ئەم کۆنفرانسە و ئیشەکەی چی بووە بۆ ئەوەی بۆ دوای ئەو لەمپەرانەکە بکەینەوە یعنی لە کۆنفرانسی داهاتووە ئێمە ئەگەر جەنابە بانکینەوە بۆ ئێرە باسی ئەوەمان بووە کەڵی لەم کۆنفرانسی کە ئێستا بەڕێوەیە بن ئەم خاڵانە جێبەجێ کراوە حتمما ئێمە داخرە بێ بە ماڵ بەسەردا ئەیچۆن ناتەواو ئێمە بۆیە کارەکەین تەعاان کۆمەڵی مەدەنی هەوڵی بەردەوامە ئامانجی بەردەوامە و تەسلیم نەبوونە و متمانەیە
و ئێمە بۆ نمونە بابەتێکی زانستی نییە بۆ منە بیرکاری نییە بڵێن یەکۆیەک یەکسانە بە دوو بەڕاستی هەوڵەوە ئیشی لەسەرەکە باش بەڵام ئێمە بەڵێنی ئەوە دووپاتەکەینەوە کە لێرە دەرچوین دیسان ئیشی لەسەرەکەین بەردەوامە باش کاک شەماڵ بابەتێکی گرنگ هەیە کە خۆشت باست لێوە کردووە لەگەڵیشتانان کەسانی ئەکادیمی و کەسانی پسپۆرتان لەگەڵا ئەوش بەڕاستی هەڵبژاردنە بەڵێ و لە ئێستا یەکێک لە هەر گرنگترین هەڵبژاردنەکان کە چەند مانگێکی تر بەڕێوە لێ ئێستەوە گەلی کورد خەڵکی کورد هاوڵاتی کورداوای ئەوە کە لە ناوچە دابڕێنراوەکان لەو ناوچانەی کە کێشیان لەسرە یەک دەنگ بن یەک ریز بن چۆن لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە ئەتوانن سەردانی ئەم لایەنە سیاسیانە بکەن بۆ ئەوەی یەک لیست بن یەک دەنگ بن تاکو بتوانن مافی گەلی کورد لە بەغا زیاتر بچەسپێنن هیچ شتێکی وا ئەکەن لە ناو ئەم کۆنفرانسەیە ڕاستی ئێمە وەکو خۆمان پێمان باسی هەڵبژارد نەکرد بۆ یعنی ئەم پرسیارە دروست بوو ئێمە وەکو خۆمان پێمان وایە لە عێراقا مافی هەموو پێکاتەکان پێشێل کراوە بۆ نمونە عراقیش بەدەستدەیان گرفتی ئیداری و زۆری ترەوە سیاسیەوە ئەناڵەنێ و کوردستانیش بە هەمان شێوە من پێم وانە ئیشی ئەمەوەی نمونە بچین لای لایەنە سیاسەکان یەک ڕیزی دروست بکەن ڕەنگە بڕۆینە لای لایەنە سیاسەکان بڵێن یەک ڕیزی دروستکەن لە پێناو خەڵکا لە بێناو چارەسەرکردنی گرفتەکانە لە بەڵام کۆنفرانسەکەتان یەکدەنگیە و لەم کاتە حساسەش یەکدەنگی ئێمە بۆ نمونە نهاتوین حزب سیاسەکان کۆ بکەینەوە بۆ یەکدەنگی بەڵکووتم بۆکو بەشە یعنی ئێمە پێمان وایە گرنگە خەڵک و شیار بێ لە هەڵبژاردنە و بزانێت چۆن دەنگ ئەدا و بەشدارێکی کارای هەبێ لە هەڵبژاردنە و بزانێ کێ هەڵەبژێرێ کێنەوانەی ئەبنە نوێنەری ئەو ئایا هەروە پۆپۆلیستیانە دەنگەدا و پێی وایە ئەڕوا دەنگێکەدا و شتێکی ئاساییە کاریگەری نییە هیچ کە ئێوە بە یەکێک بە منەڵەن بڕۆ دەنگ بە پێشمەڵەن دەنگ بەکێ بەمیا حەقدان ئێمە هیچ پەیوەندیمان بۆ بابەتەوە نیە بەڵکو وشیاریەکە بۆ پرۆسەی دەنگدان و پێمان وایە خەڵک ئازادە لەوەی کێ هەڵەبژێرێ دەنگ بەکێ ئەدا چۆن مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکە بەڵام پێمان وایە بەشداری هەڵبژاردن گرنگی و کاریگەری خۆی باشە کاک شەماڵ لە سەررجەمە بابەتانی کە باست لێەوە کرد هەندێکیان بارزە دەتوانرێت دەستی لێ بدرێ و چارەسەر بکرێ بۆ من دەتوانرێت بە جوتیارێک بوترێت تۆ بۆ نیە ئەمە بەکاربێنی زیان بە ژینگە دەگەێنێ تۆ بۆ نی ئەمە بکەی بەرامبەر بە ئافرەت زیان بە ئافرەت دەگەێنێ چۆن باستان لە ئازادی ڕادەربڕین کردو تەنانەت بۆ بنووا کرد کەسێک دوێ دەنگدات هاخود لەسەر بابەتێکی خانمان ژنان قسە بکە لەسەر بابەتێک قسەکە ئازادی ڕادەربڕینیە بێ لەم کۆنفرانسەدا باستان لەوە کردووە کە میکانیزمەکانی ئازادی ڕادەربڕین چییە یاخود تەنها باستان لەوە کردووە کە ئەوە خەڵک ئازادی ڕادەربڕینی و ناتوانێت بە ئارەزوی خۆی بتوانێت ڕائەکانی خۆی دەربڕێ باستان لەوە کردو کە میکانیزمەکانی چین چۆن ئەمانە چارەسەر بکرێت طبعاً بەشێکیان زانستین بۆ من لە بواری کشت و کاڵە بابەتەکە بە حەد زانستیە ئەو بەڕێزانەی کە لەگەڵ ئێمە لەو پانێڵەکە پانێڵی هەیە خۆی کەسێکە چەندین ساڵە ئیش لەسەر خڕکارەکانەکە تاقیکردنەوەی کردووە لەسەرم بوارە و دەرەنجامی زۆر گرنگی هەیە بۆ نمونە خەڵکمانێ لەسەر هەڵپاچین و داپاچینی درەختە زەرەرەکەی چییە بۆ منە ئێمە ساڵانە لە کاتێکی دیاریکراوە لە هەموو کورسانە خەریکی هەڵپاچینی گڵای پێوە ناهێڵین زیانی ئەم بابەتە چی ئەمە لە ڕووی زانستیەوە هەمان لە ڕووی یاسایەوەی بۆ نمونە کۆمەڵێک یاسامانەیە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و توێژی خێزانیمانەیە لە کوردستان بۆ نمونە یاسای باری کەسێتیمانەیە چۆن خەڵک وشیار بە ڕێز لەم یاسایە بگرێ ئەمە مادام یاسایە پەرلەمان دایناوە و ئەم یاسایانە نابێ پێشێر بکرێ ئێمە ئازادین لەوەی چۆن مامەڵە لەگەر ئەم یاسایە ناکەین چۆن تەطبیقیان نەکەین چۆن ئیشیان بۆکەین ئازاد نیمان لەوەی چۆن پێشێلیانەکەین بەڕاستی ئازادی ڕادەربڕینمان لەو بارەیە هەیە کە بۆ نمونە خەڵک ئازادە لەوەی بڕوا بە شێوەیەکی وشارانە دەنگ بدە خەڵک ئازادە لەوەی ڕەخنەی خۆی بە جوانی بکرێ دوور لە بۆ نمونە وشەی خراپ مامەڵەی خراپ کە بەڕاستی ئێستا فەوزایەکی زۆر گەورەیە لەم بابەتە لە سوسیال میدیا و لە ئەوانە کە دەرگایەکی زۆر گەورە کراوەیە بەرامبەر بە خەڵک ئێمە لەگەڵ داخستنی دەرگاکان نیمان بەڵام پێمان وایە گرنگە لایەنی پەیوەندیدار قوتابخانەکان زانکۆکان مزگەوتەکان تەواوی ئەو پێکاتانەکان بە ئەرکی خۆیان هەستن کە من پێم وایە تا ئێستا بەرکی خۆیان هەڵەساون بەداخەوە و بۆ داهاتوو دیسان ئیش لەسەر ئەم بابەتەکەین چۆن ڕەفتار لەگەڵ ئازادی ڕادەربڕین نەکرێت باش کاتیز نەمەوە یەک پرسیار بە خێرایی وەڵام بێت و لەسەر گەنجان چیەکەن و چیتان کردووە ئێمە بە بەردەوامی بۆ نمونە لە سەرگەنجان کارمان کردووە بەشی زۆری لەوانی بۆ منە لە
لە بواری هەڵبژاردنا کارمان کردو گەنجانمان لەگەڵا بووە لە بواری ژنان کارمان کردو گەنجانمان لەگەڵا بووە و ئێمە پێمان وایە گەنج زۆرینەی کۆمەلگایە و زۆرینەی کۆمەلگا پێکێنێ و نەوە و قووەت و هێزی داهاتووی نیشتیمانە هەم لە کۆنفرانسەکە دیسان گیان بۆ تۆ گەنج لەم کۆنفرانسیا گیان بۆ تۆ ئاڵم حتمما گیانە بێتەوە وەشی زۆری پێکاتەکە گەنجەوە پێمان وایە ئەگەر گەنجمان نەبێ داهاتوشمان نییە و هێز و قووەتی داهاتوشمان زۆر لاوازە بێ. دەستخۆش بۆ شەماڵ ڕەوف ئەندامی دەسەی بەڕێوەبردننی کۆنفرانسی یەکبوونی دەنگەکان سلێمانی بەڕێوە زۆر سپاس بۆ ئامادەبوون.